ئەم ڕووداوە چی بوو؟ بە بڕای من ئەمە جەنگ و شەڕێک بوو وەک هەر شەڕێکی تر ماکەکانی خۆی هەڵگرتووە. ئێمە دەزانین بەر لە هەموو جەنگێک بارگرژی ڕاگەیاندن، فەزا سازکردن لە میدیاکانەوە، پاشان هەڵخڕاندنی هێز، ڕاکێشانی چەک، کۆکردنەوەی توانە و ئیمکاناتی هەردوو لایەن ئەم کاریان کردووە. وەختێکی ڕووداوەکە ڕوو ئەداوەکو هەر شەڕێکی تر کوژرا و برینار هەیە، هێرش و وەڵامدانەوە هەیە. دوای ئەوەش کە ڕوو ئەدا باس لە بەڵگەکان و باس لە دادگا و لەو مەسەلاناکرێت کە لە زمانی سەرانی یەکێتی نیشتیمانی و میدیاکانەوە بڵاوکرێتەوە. واتە هەموو جەنگێکە بێ پاساو کرێ. ئەم جەنگەش پاساوەکەی دادگا و ئەو قسانەیە کە لە پرسیارەکانتانە هەبووە. من پێم وایە بەڵام ئەمە شەڕێکی تەواوە، ئەگەرچی لە ڕووی زەمەنیەوە کەمە. ڕاستەوخۆ شەڕی نێوان دوو گروپی چەکدار کە هیچ پەیوەندێکیان بە خواست و ئارەزوی خەڵکی کوردستانەوە نییە، بەڵکو شەڕێکە کە هەم مێژوویەکی هەیە لە ڕیشە لە قەیرانێکی ناوخۆی ئەو حیزبە و پرۆسەیەکی مێژوویی پشت سەر ناوە تا گەیشتۆ بەم حاڵەتە، و هەم پەیوەندی هەیە بۆ ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکە و ئەو گۆڕانی کە لە هاوسەنگی هێز و پێگەیەکی نیشتیمانی لە ئاس هێزە ناوچەی و ناوخۆیەکانە هەیە. تەنانەت ئەم شەڕە بەرئەنجامی قەیرانێکی سیستەمی و دەسەڵاتدارە کە وابزانام لە بەرنامەکانی پێشووترە ئێمە بە تەفسیل لەم بارەوە قسەمان کردووە کە هیچۆی ئەم دەسەڵاتە کارامەی لە دەست دەچووە و ڕاستەوخۆ کەوتۆتە بەرامبەر خەڵکەوە و ترس لە ناڕەزایەتی خەڵک دەسەڵات هەوڵەدا بۆ ئەوەی کە لە گۆشەیەکەوە باڵادەستی و هەژمونی خۆی و قودرەتنمایی خۆی و ملهوڕی و سەرکوتگەری خۆی پیشانی کۆمەلگا بە. ئەتوان بڵێم ئەم هۆکارانەیە کە دەستیان خسۆتە نێو دەستی یەک و وای کردووە کە هەم هۆکارە مێژوویەکان ئاکتیڤ ببنەوە و هەم پاساوی بۆ دروستکرێ و هەم شەڕ و کوشتار بکرێ. دیارە ئەم شەڕە وەکو دەرکەوت لە نێو جەرگەی شارە ڕاستەوخۆ شەڕێکە لە دژی مەدەنیەت و ئەمنیەتی کۆمەلگا، شەڕێکە بۆ باڵادەستی تەصفیە حساباتی ناوخۆی یەکێتی نیشتیمانی، شەڕێکە بۆ هەڵسانەوەی پێگەی لاوازی یەکێتی نیشتیمانی لە بەرامبەر پارتی، لە بەرامبەر ئەو ڕەوەندەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر هێزە عێراقیەکان و وەکو هەموو شمان دەزانین ڕۆژانە باز لە گۆڕانکاریەکرێ کە بەڕێوەی و عێراق و هەرێمی ژەگرێتەوە. شەڕێکە کە ڕیشەی لەم چوارچێوە جیهانی و ناوچەی و ناوخۆیانەدایە نابێ ئەوشمان لەبیر بچێت. دیارە ئەحزابی ناسیۆنالیست لە سنەتی خۆیان هەمیشە بۆ پاکتاوکردنی ریزەکانی خۆی، بۆ حەزەفکردنی حەریفەکانی خۆی هیچ کاتێک کەمی نەهێناوە بۆ سەرکوت و لەشکڕاکێشان و کوشتار بەبێ ئەوەی هیچ حسابێ بۆ ژیانی و گوزەرانی خەڵک، بۆ مەدەنیەتی کۆمەلگا، بۆ ئەمنیەت و ئاسایشکان. پێم وایە ئەم هۆکارانەیە کە لە هەلومەرجی ئێسای کوردستان و ئەو ناڕەزایەتیانی کە قوڵپەدا لە نێو ئەو بێزاری و تووڕێی کە قوڵپەدا لە نێو خەڵکی کوردستانە سەبارەت بە وەزعی ژیان و گوزەرانیانە، بۆ ئەوەی کە بتوانێت باڵادەستی خۆی و ترس و تۆقاندن و هەیمەنەی خۆی بەسەر کۆمەلگایە و پاشەکشەر بوو ناڕەزایەتیانەکە لانی کەم بۆ ئەم فترێکیش بێدەنگیان کە وە لە ناو خۆی خۆشیە ئەو حیزبەیەک دەست کاتەوە پێویستی بووە کە دەست بەرێ بۆ شەڕێکی لەم ناوە کە دیارە بەڵگەش بۆ ئەو کێشە ناوخۆیانەی ناوێچێتی دوژمنێکی حازر بەدەست کە ئەویش باوژ شێخ جەنگیە، کە ئەویش بە هەمان شێوە گروپێکی چەکدار کە خۆی بەشێکە لە یەکێتی و تا ئێستاش هەر لەو تاریخەدایەتان تا ئێستاش خۆی بەشێکە لە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی یەکێتی یانی هەرێمی کوردستان. و من پێم وایە ئەمە زۆر لایەنی تری هەیە تاگا بە هێزە عێراقیەکان، بە خودی پارتی، بە ئەمریکا و هێزە هاوپەیمانەکان، بە ڕۆڵی ئێران لەم قەزیە. ئەمانە هەموو ئەتوانرێ پێکەوە گرێ بدرێنەوە و ئەم ڕووداوە لە لالەزار ڕوویدا بەم جەنگە کۆتایی بێکە دیارە ڕاستەوخۆ ئەوەی زەرمەندبووتیایە خەڵکی کرێکار و زەحمەتکێش کۆمەلگا مەدەنیەت و ئاسایشی خەڵک بوو.